خەڵک فەقیرە بەڕاستی هەیە کرێچیە ناتوانێ بژی بەڕاستی شتێکی زۆر زۆر چاکە ئینشاءڵڵا بەردەوام ئەو نەفتە دەڕوا. یعنی شتەکەی ئێمە بێمنەت دەبێت لە بەغداوەی تر وەکو ئەوە نییە ئێمە بڵین بەغدا بۆمان نانێرە و بۆمان نێرێ ئەم جارەیان دەبێ ئەگەر ئەوان ڕاست بکەن لەگەڵ ئێمە شتەکە ئەبێ پابند بن پێوە. موچەخۆر و خانشان لێر لە وەزعێکی ناخۆشدا بوون لە بێموچەیی بوون. وڵی هەرچەند برێت شتێکی زۆر زۆر باشە لەبەر ئەو خەڵکە چەند ساڵە معاشی نییە خەڵک فەقیرە بەڕاستی هەیە کرێچیە ناتوانێ بژی بەڕاستی شتێکی زۆر زۆر چاکە ئینشاءڵڵا بەردەوام ئەو نەفتە دەڕوا ناوەسی ئینشاءڵڵا. تا چەند پێویستە بۆ موچەخۆران ئەنی نەوت بەردەوام بی مام سەی وڵا تا سەد پێویستە لەبەرەوە موچەخۆر هیچ شتێکی نییە هیچ ئیشی پێ ناکرێت هەیە نییە ڕاتبەکەیە ئەگەر ڕاتبەکە وەرنەگری بەچی دەژی کاکە ئینشاءڵڵا جارێککە ناوەسێت ئەو ڕاوەستان ڕناوەسی نەخریش تا دەڕوا بە بەردەوامی ئینشاءڵڵا. زۆر خۆشحاڵم بە ڕۆیشتنی نەفتی هەرێمی کوردستان ئەو ڕۆکە لەبەرەوەی چەند ساڵە موچەخۆر و خانشان لێر لە وەزعێکی ناخۆشدا بوون لە بێموچەیی بوون. ئینشاءڵڵا خوای گەورە ئەو دەرفەتەی کردیتەوە بەردەوام دەبێ موچە بەردەوام دەبێ ئەو حکوومەتی عێراق پابەند دەبێ بەو ڕێککەوتنەی نەفتیش بەردەوام دەڕواتن و ئینشاءڵڵا هیچ کێشەکان هێواش کۆتاییان پێ دێتن. بەڕاستی ئەگەرەکو بەوەی ئەم نادنینەوتەوە ئەمە ببێتە بنەمایەک بۆ ئەوەی موچەکانمانی تر دوانەکەی و بینێرن و هاوڵاتی کوردستان بتوانن یان خەڵکی کوردستان چ موچەخۆر و چ خانەنووشین و ئەوانی تر کە چاویان لە موچەیە بە ڕێکوپێکی بۆمان بێت ئێمە ئەوەمان دەوێت و لە ڕووی ڕۆیشتنی نەوتیشەوە وەکوتم بەڕاستی شتێکی باشە ئێمە نەوتی خۆمان بفرۆشین و بڕوا بە ڕێگای خۆیدا و ئەوە یعنی شتەکەی ئێمە بێمنەت دەبێت لە بەغداوەی تر وەکو ئەوە نییە ئێمە بڵین بەغدا بۆمان نانێرە و بۆمان نێرێ ئەم جارەیان دەبێ ئەگەر ئەوان ڕاست بکەن لەگەڵ ئێمە شتەکە ئەبێ پابند بن پێوە. ئەو خەبەران زانی بەڕاستی دڵخۆشکەری بوو لەبەرەوەی خەڵکانێک ئێستا مادیەن معنەویان ڕوخایەن ئێستا ئەو بژانەوەشی زۆر زۆر باشی پێوە دیار دەبی ئینشاءڵڵا و هیوادارم ئەو دوو ساڵ و نیوە چەندە ئەو خەڵکە زۆر هیلاکە زۆر مادیە ینی بەڕاستی دڵخۆشکەریە لە بۆ هەموو لایەکی ئینشاءڵڵا هیوادارم بەردەوام بی بەبێ پچڕان.